بینەرانی هێژە ئەم کاتتان باش لەگەڵتان بەرنمەیەکی تایبەتتان پێشکەش دەکەم دەربارەی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر باشووری کوردستان. وەکێوە ئاگادارن ماوەی 2 ڕۆژە ئۆپەراسیۆنێکی ئاسمانی و زەمینی سوپای تورکیا بۆ سەر چیای گارا دەستی پێکردووە. بەپێی ڕاگەیەندراوەکان تا ئێستا چەندین ئەفسەر و سەربازی تورکیا کوژراون. ئەوەی سەرنجڕاکێشە باس لە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان دەکرێت. لەو هێرشەدا بەو پێی هەندێک لە چاودێرانی سیاسی ئاماژە بۆەوە دەکەن کە یاخود چاودێرانی کاروباری سەربازی کە هێرشی ئەمجارە بۆ سەر ئەو هەرێمانەی کە گەلیلاکانی پەکەکەی لێ جێگیرن لە ڕێگەی بنکە و بارگاکانی تورکیا لە باشووری کوردستانەوە بووە. بەپێی ئەو ڕاگەیەندراوانەی کە هەپەگەش داویەتی هێزەکانی پاراستنی گەل لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا چەندین سەرباز و ئەفسەری سوپای تورکیا کوژراون. هەروەها سوپای تورکیاش ڕایگەیاندووە کە ئەوان چەندین بنکە و بارگای پەکەکەیان بە گوتەی خۆیان بردومان کردووە. هەروەها لەلایەکی دیکەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆ ئەوە کرد بوو کە ئەگەر هاتبوایە پارتی کرێکارانی کوردستان سەروەری هەرێمی کوردستانی پێشێل نەکردبایە و ڕەچاوی بارودۆخی باشووری کردبایە، ئەوە ئێستا سوپای تورکیا هێرشی نەدەکردە سەر باشووری کوردستان، وەک ئەوەی تورکیا بەرپرس بێت لە پاراستنی سەروەری هەرێمی کوردستان. ئەم بابەتە تاوتوێ دەکەم لەگەڵ شرۆڤەکاری سیاسی بەڕێز شەماڵ بەشیری کە ئێستا لە سوێدەوە لەگەڵمدایە. کاک شەماڵم کاتت باش؟ ئەم کاتی تۆش باش کاک شاسوار. زۆر سپاس دەکەم. ماوەیەکی زۆرە باس لەوە دەکرێت کە ئەگەری ئەوە لە ئارادای ئۆپەراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر شەنگال و باشووری کوردستان دەست پێ بکات. پێتان وایە ئەم هێرشە بۆ سەر چیای گارە دەستپێکی ئەو ئۆپەراسیۆنەیە؟ لە ڕاستیدا ناتوانین بڵین دەستپێکی ئەو ئۆپەراسیۆنێ، چونکە لێمە بە درێژایی ساڵانی 2018 2019 2020 و ئێستاکانە لە سەرەتای 2021دا شاهید و بینەری ئۆپەراسیۆنی سەربازی دەوڵەتی تورکیە بووین لە هەرێمەکانی باشووری کوردستاندا لە دژی پارتی کرێکارانی کوردستان، هەر لە هەرێمەکانی زاپ و زاگرۆس و ئەو دەحفەی من هەرێمەکانی بادینان، خواکورک، لەو هەرێمانە لە خنێرە لە زیلوی وەرتێ ئێمە بەردەوام شاهیدی ئەو ئۆپەراسیۆنانە بووینە. هەر بۆیە دەکرێت ئێستاکانە ئەمە وەکو قۆناغی سێهەمی هێرش و پەلامارەکانی دەوڵەتی تورکیا بە هاوکاری پارتی دموکراتی کوردستانی عێراق بۆ سەر بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان بنرخێن و تەماشا بکەین. بەڵێ، پێتان وایە کە هەرێمی کوردستان یان با بڵێین حکوومەتی هەرێمی کوردستان کە بێگومان لایەنەکانی دیکەی دەرەوەی پارتی تاکو ئێستا ئاماژەیان بەوە نەکردووە کە پشتگیری لە هاوکاریەکی هەرێمی کوردستان بکەن بۆ ئۆپەراسیۆنە، پێت وایە جگە لە پارتی لایەنەکانی دیکەش بەشدار بن لەم ئۆپەراسیۆنەدا؟ دەزانی چۆنە کاک شاسوار، خۆ بەشداربوون هەر ئەوە نییە تۆ چەک بگرێت دەست و پێش سوپای داگیرکەر بکەوی و سنگت بکێ قەڵخانی دوژمنەکەت. دەبێت لێردامەوە یەکشتمان لەبیر نەچێت کە ئەمڕۆکانە حکوومەتێک لە باشووری کوردستاندا هەیە کە چەندین پارتی جۆراوجۆر لە حکوومەتە بەشدارن. ڕاستە حکوومەت لە باشووری کوردستاندا بۆتە دەستگایەکی حیزبی کە لە ژێر سەیتەرەی پارتی دموکراتی کوردستانی عێراقدایە و لە دوای دەست بەسەرکاربوونی مەسرور بارزانی حکوومەتی هەرێم لە دەستگایەکی عەسکەری ئیستخباراتی بەولاوەتر هیچی لێ نەماوەتەوە. جاران ئێمە حکوومەتێکی هەرێمی ناسەرکەوتومانە بوو، گەندەڵی هەبوو، بەڕێوەبردنی خراپی دەسەڵات هەبوو، سەرڕۆیی هەبوو. ئەمانە هەموو ناسنامەی دەسەڵاتی سیاسی باشووری کوردستاندا بوون هەتا کوونێ قۆناغی مەسرور بارزانی. بەهاتنە سەرکاری مەسرور بارزانی، هەرو کاتیژە من بابەتێکم نووسی باسندەوە کرد کە مەسرور بارزانی وەکو کادیرێکی ئیستخباراتی باتنە ناو حکوومەت و دەسەڵاتی سیاسیەوە جۆرێک لە حکوومەتی ئیستخباراتی عەسکەریدا دەمەزرێنێت کە ڕۆژ بە ڕۆژ
ئازادیەکان بن پێ دەکات و دەبێتە دەوڵەتێکی تۆتالیتەر، دەبێتە دەسەڵاتێکی تۆتالیتەر کە لە هەوڵی سەرکوتی هەر چەشنە دەنگ و ناڕزایەتێک بێ. و ئێستاکانە دەیبینین کە حکوومەتی هەرێم بۆتە حکوومەتێکی ئیستخباراتی و عسکەری. سەرڕای ئەمە لەم دەسەڵاتەدا هەم یەکێتی نیشتمانی کوردستان بەشدارە، هەم گۆڕان بەشدارە و لە پاڵەمانی کشمان هەیە کە لەو پاڵەمانەدا زۆربەی حیزبەکان بەشدارن تێیدا. و ئەو شەڕەی کە ئێستاکانە یا بڵێن ئەو هەڵوێست و لێدوانانەی کە کەسانی وەکو مەسعود بارزانی دەیدەن لەسەر ناوی ئەو حکوومەتەیە، لەسەر ناوی ئەو پاڵەمانەیە، لەسەر ناوی ئەو وەزارەتانەیە کە ئێستاکانە ئەو حیزبە جۆرا و جۆران تیدا بەشدارن. هەر بۆیە بێدەنگ بوون یا لێدوانی ئەوەی کە ئێمە بەشدار نین لەم شەڕە یا ئەو شەڕەمان پێ باش نییە، ئەمە خۆتزیینەوەی لە بەرپرسیارەتی. ئەگەر لایەنێکی سیاسی هەیە بۆ نمونە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان یا وەکو گۆڕان کە چەندین وەزارەتی گرنگ وەکو وەزارەتی پێشمەرگەشان لەدەستدایە، بەڕاستی ئەمانە دەگەڵ ئەو سیاسەتە هێرشکارانە نین، دەگەڵ ئەم سیاسەتە ئەمنی و عسکەریانە نین، دەبێت ئەمانە بەڕوونی و بە ئاشکرایی لێدوان بدەن، نەکەن لەسەر ئەو مەسەلەی کە ئێستاکەنە لەگارە لە ئارەدایە، لەسەر مەسەلەی جیراوانی بادینان هەتا ئێستاکەنە ئەو لایەنانەی کە لە دەسەڵاتدا بەشدارن یەک دانە لێدوانیان نەداوە، دەستگاکانی ڕاگەیاندنیشان هەتا توانیویانە بێدەنگیان لە بەرامبەر ئەم بابەتە هەڵبژاردووە. ئێستاکەنش کە مەسەلەی گارە هاتوۆتە ئاراوە، دیسان لایەنەکان لە بێدەنگیدان لە ژێربەژێر لەوانەیە پێیان بۆ پارتی کرێکارانی کوردستان بگێرن کە ئەوان پشتگیری لەم شەڕە ناکەنەوە لەگەڵ ئەم شەڕە نین، بەڵام بە بێدەنگی خۆیان بە جۆرێک لە جۆرەکان مەشروعیەت دەدەنا سیاسەتەکانی مەسعود بارزانی و لە هەمان کاتیشدا مەشروعیەت دەدەنا ئەو هاوکاریە ئیستخباراتی و عسکەریەی کە ئێستاکەنە مەسعود بارزانی دەگەڵ سوپای دەوڵەتی تورکیا لە هەرێمەکانی گارە و هەرێمەکانی دیکەی باشووری کوردستاندا بەڕێوەی دەبا. هەر بۆیە ئەو بێدەنگیە بەخۆی جۆرێک لە مەشروعیەت پێبەخشینە، جۆرێک لە چاواشەکردنی ڕای گشتیە لە باشووری کوردستاندا و بە جۆرێک جۆرەکان بەشداربوونیشە، بەشداربوونی نەک ناڕاستەخۆ، بەشداربوونی ڕاستەخۆیە لە ئەو هێرش و سیاسەتانەی کە لە ئارادایە. ئەگەر وانە بە لایەنەکانی دیکە جەسارەتی دەنگ هەڵبڕینیان هەبا و هەڵوێستیان هەبا، ئەمە دەیتوانی کاریگەریەکی زۆر گرنگ و ئەرێنی لەسەر ڕای گشتی باشووری کوردستان دابنێ، دەیتوانی دەستگاکانی ڕاگەیاندن وەڕێ بخە و وشیاریەکی جەماوەری بێنێتە ئاراوە کە خەڵک بە هاتنە سەرشەقام بە هەڵوێست دەربڕین وەها لە دەسەڵاتی مەسعود بارزانی پارتی دموکراتی کوردستانی عێراق و بنەماڵەی بارزانی بکە کە نەتوانن بە کەیفی خۆیان ئەو دەسەڵاتە ڕەهایی کە لە دەستیاندا هەیە بە شێوازی جۆرا و جۆر لە دژی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان بەکاری بێن. بەڵێ کاک شەماڵ، لێدوانەکەی مەسعود بارزانی چۆن لێک دەدەنەوە کە جارێکی دیکە پارێزگاری لە هێرشەکان کرد و نەک ئەوەی کە ئەو ئۆپراسیۆنەی ئیدانە دەکرد پاساویشی بۆ هێنایەوە؟ مەسعود بارزانی مەجبورە پاسایی بۆ بێنێتەوە، چونکێنێ بۆ خۆی بەشێک لەم سیاسەتە. یعنی ئێمە ناتوانین مەسعود بارزانی و ئەو دەسەڵاتی کە بنەماڵەی بارزانی ئەمڕۆکانە لە باشووری کوردستاندا هەیەە لە سیاسەتە عسکەری و ئەمنیەکانی دەوڵەتی تورکیا کە لە حاڵی حاضردا لە هاوپەیمانیەک لە نێوان ئاکەپە و پارتی نەژاد پەرستی مەهەپە وجودی هەیە، ئێمە ناتوانین لە دەرەوەی ئەم هاوپەیمانێتیە خوێندنەوەمان بۆ هەڵوێست و سیاسەتەکانی بنەماڵەی بارزانی و لە ناو ئەویشدا بۆ مەسعود بارزانی هەبێت. مەسعود بارزانی بەردەوامکەری سیاسەتی یەکدانە بنەماڵەیە. ئێستا کە ئێمە دەبێت ئاوای تەماشا بکەین کە بنەماڵی بارزانی بۆتە ئەنیشتیتۆیەک، بۆتە ناوەندێکی بڕیاری سیاسی، بڕیاری عسکەری، بڕیاری ئابووری و بڕیاری ئەمنی. لەو چوارچێوەیەدا لە ناو بنەماڵەی بارزانیدایە کە ڕۆژانە هێڵە استراتیژیەکانی سیاسی بە هەموو لقوپۆکانیەوە بڕیاری لەسەر دەگرێت. پرسی گرێبەستی 50 ساڵەی نەوت پرسێک نیە کە تەنها نێچیروان بارزانی لە بەرامبەریدا بەشدار بێ. کاتێک ئەم گرێبەستە کراوە ڕاستە سەرۆکی حکوومەت نێچیروان بارزانی بوو، بەڵام ئەم بڕیارە لە دیوانی بنەماڵەی بارزانیدا ئەو بڕیارە دراوە. هەر بۆیە هەر کەسێکیش بێتە جگاوی مەجبورە بەردەوامی بە ئەم سیاسەتە بدا، چونکێنێ ئەمە
سیاسەتی دەستگایەکە نە سیاسەتی شخصەکانە. بەڵام لێرە یەکشت گرینگە ئەوە چیە؟ ناکۆکی نێوان ئامۆزاکانە. مەسرور بارزانی بە هەموو شێوازێک دەیهەوێ پێگەی سیاسی دیپلۆماتیکی نێچیروان بارزانی لاواز بکە و ئەو پێگەی کە نێچیروان توانیویتی لە 20 ساڵی ڕابردوودا دەستەبەری بکە دەست لەسەر ئەم پێگەیەدا بنێت و بۆ خۆی ببێتە نێچیروانی ئەم قۆناغا، نێچیروانی ئەم سەردەما. هەر بۆیە ئەو شتانەی کە نێچیروان قەدەی دەتوانی بۆ ئاکەپە و بۆ هاوپەیمانەتی مەهەپە و ئاکەپە بیکە، ئەمڕۆکانە مەسرور بارزانی زۆر چاوکراوەتر، زۆر نەترسانەتر ئەم سیاسەتە بۆ دەوڵەتی تورکیا بەڕێوە دەبات. هەر بۆیە بە جۆرێک لە جۆرەکان بەشداربوون لەم شەڕا و مەشروعیەتدان بەم شەڕێ و لەشکرکێشی سوپای تورکیا لە جێ پارتی کرێکارانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بەهێزکردنی پێگەی مەسرور بارزانیە لە ناو بنەماڵەی بارزانیدا و لە هەمان کاتیشدا بە جۆرێک لە جۆرەکان بەهێزکردنی پێگەی مەسرور بارزانێ لە ناو دەسەڵاتی عسکەری و ئیستخباراتی لە ناو باشووری کوردستاندا. هەر بۆیە ئەمن هیچ پێم سیر نەبوو کە مەسرور بارزانی ئەبەو جۆرە داکۆکی لە ئەم هێرشانە کرد و دەبێ خوێنەوەکەشمان ئاها بێ، چونکەنێ لەم پرس کۆنفرانسی کە دوێنێکانەش لە ئارەدا بوو زۆر بەڕاشکاوانە باسی لەوەش کرد کە مەسەلەن جیراوانی بادینان ئەمانە سیخورن، ئەمانە تێکدەرن، ئەمانە سەر بە دەوڵەتانی جۆرا و جۆرن و ئەمانە لە هەوڵی تیرۆر و شێواندنی ئاسایشی حکوومەت و کەسانی بیانین لە ناو باشووری کوردستاندا. دەبێ ئەم هەڵوێستە تەواوکەری هەڵوێستی پشگیریکردنە لە لەشکرکێشی سوپای تورکیا ئەمڕۆکانە لەگارێ بوو، چونکێنێ شەڕ پێشوەی کە بکردرێت ئامادەکاری پێویستە، ئامادەکاری لۆجستیکی پێویستە، دەبێت چەک و تەقەمەنی و تفاق و ئەوانە کەلوپەلی پزیشکی دەرمان بۆ ئەسکەرەکان دابین بکردێت پێشوەکە شەڕ بێتە ئاراوە، کەلوپەلی بڵین پێویستی ڕێگاوبان هەیە، دەبێت ڕێگاوبانی گونجاو هەبێت کە بتوانێت ئەو هێزە گەورەیە بەو هەموو کەلوپەلەوە بگوازرێتەوە شوێنی کلیوێ دابنرێت. لە هەمان کاتیشدا پێویستی بە مەشروعیەتدانێک هەیە بە ئەم شتانە، بە ئەم سیاسەتە، بۆ ئەوەی کە مەشروعیەت تۆ بەمەبەخشی دەبێت پێش لە هەموو شتێکدا سەرکوتی ئەو کەسانە بکەیت کە دەیانهەوێ مەشروعیەتی ئەم سیاسەتە بەنەژێر پرسیارەوە. ئەم کەسانی کە ئەم ڕۆکانە لە زیندانەکانی دەستگای پاراستندان و بە جیراوانی بادینان بەناوبانگن، ئەم کەسانە ڕۆڵی برنەژێر پرسیاری مەشروعیەتی سیاسەتەکانی مەسرور بارزانی و لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان دەبینن. هەر بۆیە لەو پرس کۆنفرانسێکدا هاوکات دەگەڵەوەی کە پشگیری لە سیاسەتی هێرشکاری و ئۆپەراسیۆن لەسەر گارێ دەکردرێت، لە هەمان شوێنیشدا هەڵوێز دەگیرێت لە دژی جیراوانی بادینان و لەوێژ مەشروعیەت دەدرێت بەوەی کە ئەمانە دەبێ بە پێی یاسای 156 یاسای عێراقی محکەمە بکردن، یاسایەک کە لە ڕاستیدا سەردەمی بەحسا و دەتوانێت لە ژێر ناوی ئەمنی نیشتیمانیە ئەمنی قەومیدا ڕاحەت ئینسانەکان بە تاوانی لە سێدارەدان محکەمە بکات و حکمیان پێ بدات. و ئەگەر ئەمڕۆکانە لە کوردستانیشدا ئێمە حکمی سێدارەمان نەبێ ئەو حکمانە هەموو دەبنە زیندانی هەتایی. هەر بۆیە ئەم سیاسەتێک کە دەکردرێت سیاسەتێکی درێژخایەنە بۆ بەردەوامکردنی ئەو هێرشانەی کە ئەمڕۆکانە لە دژی بارەگەکانی پارتی کوردستان، پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان هەیە، یەک دوو لە هەمان کاتیشدا مەشروعیەت پێدانە بە سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا بۆ بەرەنگاربوونەوە لە دژی خۆڕێوەبەری شەنگال و ئەو وەزعیەتێکی ئێستاکەنە لە ڕۆژئاوای کوردستان لە ئارادایە. بەڵێ پێتان وایە پارتیش لای خۆیەوە پێشتر زەمینە سازی کردووە لە ڕێی دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەوان و ئەو کەسە ئازادانەی کە لە بەرامبەر سیاسەتی پارتی دەوەستنەوە لە هەولێر و بادینان، پێت وایە ئەو زەمینە سازیە یان دەستگیرکردنی ئەو چالاکانە پەیوەندی هەیە بە ئەو ئۆپەراسیۆنەی کە چاوەڕوان کراو بوو؟ بەڵێ من مەبەستم ئەو بوو ئەوەی کە ئێستاکە باسم کرد، ینی ئەمانە لێکتر دابراو نین، ئەمە یەکدانە کۆنسێپتە، ئەمە بەشێک لە پلانەکانی
ئامادەکاری بۆ شەڕ ئەگەر ئێستاکانە ئێمە ئاوە تەماشا بکەین بینیمان خەڵکی شێلاتزێ چه هەڵوێستێکیان لە دژی هێزەکانی دەوڵەتی تورکیا لە منتەقەی شێلاتزێ ئەو خۆپەشاندانانی کە لێوێکران خۆپەشاندانی مێژووی بوون تەنانەت باسم کرد ئەمە ڕووداوێکی بەم شێوازە لە سەردەمی عوسمانەکانیشدا لەو منتەقەیە لە ئارادا نەبوو حالیێزم بووی داچووگا بەوەی کە مێژووی مۆدێرنی تورکیەدا ئێمە شتێکی ئاومان بینی بێت ئەمە یەک دوو هەبوونی ئەم لە 2 ساڵی ڕابردوودا پارتی دموکرات ئیدی نەیتوانی لە چوارچێوەی عەشیرەکاندا لە هەرێمی بادینان ئیتر دەنگی ناڕازایی کۆنتڕۆڵ بکە نەیتوانی ڕێگر بێت لە بەردەم هاتنە ئاراوەی جیلێکی نوێی ناڕازی لە هەرێمی بادینان ئیتر پێکهاتەی عەشیرە پێکهاتەی و تێکەڵبوونی پێکهاتەی عەشیرە دەگەڵ دەستگای ئیستخباراتی پاراستن و هێزی زێرەڤانیوانە ناتوانێت لەمە بۆ دواوە ئەم دەسەڵات ئەم کەش و هەوایی کە لە بادینان هەبوو بیپارێزیە هەر بۆیە بینیمان لە شارە بجۆرەکان لە شارۆچکە جۆر بجۆرەکاندا کەسی ناڕازی دەرکەوت دەنگی ناڕازی دەرکەوت ڕۆژنامەوانی بوێر و بەدەسارەت دەرکەوت کە هەمویان مەشروعێتی ئەم دەسەڵاتە و ئەم سیاسەتیان دەبرێژێ پرسیارەوە ئێستاکان ئەم لۆ بڕایەدام ئێستاکانە ئەو ئیسانانە لە دەرەوەبان ئەمانە نیان دەتوانی ئاوها بە هاوسانی بێنن دەرگا لە بەردەم سوپای تورکیە بکەنەوە لە کەم هەرێمپیان خۆش بە شەڕ بەڕێوە برن و شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان ببنە معسکەری دەوڵەتی تورک و لێوێڕا پیلان بۆ هێرش بۆ سەر گوند و جوغرافیای باشووری کوردستان بکردرێت بەڵێ کاک شەماڵ هەڵبەتە ئێوە زۆر بە باشی ئاگادارن کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستانیان با بڵێن پارتی و بنەماڵەی بارزانی لەگەڵ تورکیا پەیوەندی تازەنین و مێژوویەکیانەیە پێشتریش زۆر هاوکاری یەکتریان کردووە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان ناڕەزایەتێکی زۆر هەیە ناکۆکی سیاسیەکان زۆر بەرفراوانتر بوون و هەست دەکرێت کە لە زۆر پرسی گرنگدا پارتی بەتەنها ماوەتەوە پێتان وایە کە پشتگیریکردنی پارتی بۆ ئەم ئۆپەراسیۆنە شتێکە بەسەریدا سەپێنراوە یاخود لە بەرامبەردا چی دەست دەکەوێت هەروکو پێشتر باسم کرد ئێمە ناتوانین پارتی بە ئەو هەنگاوانەی کە لە 10 ساڵی ڕابردوون درا ناویانە لە استراتیژی درێژخانی دەوڵەتی تورکیەدا ببڕین نمونونەکان لەبەرچاون ئێستا کە زیاتر لە 2 ساڵە ناتوانن لەگەڵ حکوومەتی مرکزی عێراق کە بەپێی دەستوری حکوومەتی فێدراڵ هەموو پەیوەندیەکان لەوێ ئۆرگانیزە کراوە ڕێک خراوە ئەوانە ناتوان کێشەکانیان چارەسەرکەن ناتوان کێشەی موچە چارەسەرکەن بۆ چونکێنێ هەڵوێستی سیاسی و استراتیژی پارتی دموکراتی کوردستانی عێراق لەوەی بۆ دواوە لە چوارچێوەی عێراقدا ناتوانین پێناسەی بکەین بەڵکو دەبێت لە چوارچێوەی هاوپەیمانێتی ئەوان لەگەڵ دەوڵەتی تورکیەدا پێناسەی بکەین لێرەدایە کە دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستانی عێراق دەسەڵاتێکی عێراقی باشووری کوردستانی نییە بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵکێشی بەرژەوەندی استراتیژیکی ئەمنی سیاسی ئیستخباراتی دەوڵەتی تورکیە کراوە و زۆر هیچ فەرق ناکە ئایا ئەم دەوڵەتە ئەم ڕووکانە لەژێر دەسەڵاتی ئاکەپە مەهەپەدا یا سپینەکانە دەتوانێت بکێتە بندەسەڵاتی چێت چونکە نیە پەیمانێکی مۆرکراو هەیە پەیمانێکی 50 ساڵەیە و ئەو پەیمانە 50 ساڵەیە پەیمانێکی تەنها سرفەن لە چوارچێوەی گواستنەوەی وزەدانیە تەنها پەیمانی فرۆشتنی نەوت نییە چون تو بۆی کە نەوت بفرۆشی لە پێش هەموو شتێکدا دەبێ ئەمنیەتی گواستنەوەی نەوت دابین بکەیت تۆ چۆن ئەم ئەمنیەتە دابین دەکەیت پێویستە بی بە دەسەڵاتێکی عسکەری بەهێز کە بتوانێت هەموو ئەم ڕێگایە کە وزە پیدا دەرباز دەبێ ئەم ڕێگایانە بخێژە دەسەڵاتی خۆتەوە ئەمە لە کاتێکدایە کە تون ئامادەنی ناوڕووکی ئەم گرێبەستە ئاشکرا بکەی ئامادەنی دەگەڵ لایەنەکانی شەریکت لە ناو دەسەڵاتدا لەسەر ئەم بابەتە ڕوونکردنەوە بدەی ئەوان بەشداری ئەم هاوپەیمانێتیە ئەم گرێبەستە بکەی هەموو شتێک لە چوارچێوەی خۆتدا هێشتوتەوە و دە مەجبوری ببی بە دەسەڵاتێکی سەرکوتکەر
کە حیساب نەبوو حیزبی هاوپەیمان بکەین، ناتوانانی حیساب بۆ پاڵەمانەکەت بکەین، ناتوانانی بۆ دام و دەستگاکانی دادوەری و یاسا بکەیت. تەنها یەکشت کردێ منێت و توانی حیسابی بۆ بکەی، ئەویش هێزی عسکەری و استخباراتی خۆتە. لەو چوارچەویدا کە تۆ هەرچێک بێتە پێشت مەجبوری لە ناوی بری بۆی کە بتوانی بەردەوام بدەی بەم گرێبەستەی کە لە ئارادایە. هەر بۆیە پرسی گواستنەوەی نەوت گرێبەستی 50 ساڵە چەندە گرێبەستێکی ئابووری لە چوارچەوەی وزەدایە، لە هەمان ئاستیشدا گرێبەستێکی استخباراتیە، گرێبەستێکی سیاسیە، گرێبەستێکی ئەمنیەتیە، گرێبەستێکی عسکەریە لە هەموو بوارەکانەوە حاڵێژم بووی. بۆیە ببوورە پێتان وایە کە بەشداریکردن لەو ئۆپەراسیۆنانە یان ئەو هەماهەنگی لە نێوان هەردوو لادا هەیە بگاتە ئەو ڕادەیەی کە ڕاستەوخۆ بەشداری بکەن لە ئۆپەراسیۆنەکاندا. تا ئێستا ئەوەندەی باس دەکرێت زیاتر هاوکاریەکان لە ڕووی هەواڵگیری و ڕێگەخۆشکردنن، ئاسانکارین. پێتان وایە ڕاستەوخۆ هێزی پێشمەرگەی پارتی یان ئەو هێزانەی سەر بە پارتین بەشداری بکەن لەو ئۆپەراسیۆنانەدا؟ بە پێ زانیارانەیە من هەمە پارتی لە کێشەیەکی جدیدە. ئەگە پارتی یەک لە هەڵوێستی خەڵک لە دوای کوژدانی ڕۆڵەکانیان لە شەڕ لە جیپەکە کە نەترسابە، واتە شەڕ هەنگاوی یەکەمە، هەنگاوی دووهەم زیانەکانی شەڕە. ئەتۆ پێشمەرگە بنێری شەڕ بکە لە سەرچیاکانی گارێ، ناتوانی بڵێ هێرشم بۆ کردراوە، تو دەڵێ هێرشم کردووە. لێدا پێشمەرگە بریندار دەبێ، پێشمەرگە سەقەت دەبێ، پێشمەرگە گیانی لە دەستدا. لە دۆخێکی ئاوادا جەنازە دێتەوە شارەکان، جەنازە دێتەوە ناو ماڵەکان، جەنازە دێتەوە ناو عشیرەکان، خەڵکی سەقەت دەچێتەوە ناو ماڵ و شار. ئەمانە دشکردەوە دەگەڵ خۆی دێنێ. پارتی بە هیچ جۆرێک ئەمڕۆکانە لە دۆخێکدانێ کە بتوانێت مەشروعیت بە کوژانی پێشمەرگە بدا، مەشروعیت بە برینداربوون و سەقەتبوونی پێشمەرگە بدا. و لە هەمان کاتیشدا هەتا ئێستاکانە نەبنەمایەکی فکری هەیە، نەبنەمایەکی فەلسەفی، نا دەتوانێت لە ڕووی سیاسیەوە قەناعەتێک بێنێ بە هێزی پێشمەرگە کە ئەم شەڕێکی مەشروعە و شەڕێکە دەبێ بکردرێت. لە ساڵانی 90ەکان شەڕ لە جیپەکە زۆر حەسان بوو، چونکێنێ کۆمەلگا ئاستی گەشە سەندنی تەکنۆلۆژیا وەکو ئێستاکانە نەبوو، زانستی کۆمەلگا زۆ سنووردار بوو. هەر بۆیە لایەنێک دەیتوانی لە چوارچێوەی کاناڵێکی ڕادیۆ کاناڵێکی تەلەڤیزیۆندا ڕۆژانە دێوەزمەیەکی گەورە لە دوژمنەکەی خۆی ساز بکە. بە درێژای 90ەکان بانگەشەکانیەوەی کە پەکەکە مناڵ دەدزێ لە شاخ منداڵ دەخۆن، ئەمانە بێئەخلاقن، لە شاخ کاری بێئەخلاقی دەکەن، تەجاوز بە ژنان دەکەن. هەموو ئەو زۆرەشتانیان باز دەکرد. لە هەمان کاتیشدا نەداری و وەزعی ئابووری و برسێتی خەڵکیشان بۆ ئەوە دەگەڕاندەوە کە پەکەکە هۆکاری ئەوەیە کە ڕێگاوبان دابخێت و کەلوپەل بۆ خەڵک نێت و خەڵک برسی بێ. ئەمە ڕاحەت دەیتوانی خەڵک بەوروژێنێ و خەڵک بێنێتە ڕیزەکانی شەڕ و لە جی پارتی کرێکارانی کوردستان یا لە جیهێتی نیشتمانی کوردستان یا حیزبەکانی دیکەدا شەڕیان پێ بکە. ئەمڕۆکانە خەڵک دەزانێت کە پەکەکە سەرڕای هەموو کەم و کورتیەکانی، سەرڕای هەموو هەڵەکانی ئەو بزوتنەوەی نییە کە ئەوانە لە ساڵانی 90دا ئیدعایان دەکرد. هەر بۆیە خەڵک ناتوانێت ئیتر لەوەی بۆ دواوە هیچ مەشروعێتێک بەخۆی بدا بەوەی کە هەستێت چەکی دەوڵەتی تورکیا هەڵبگرێ و بچێت سەر تەپە بە تەپە دۆڵ بە دۆڵ شاخ بە شاخ بگەڕێ و گەریلای کورد شەهید بکە. لێرەدایە کە پارتی لەو بوارەدا ناتوانێت چەک هەڵبگرێ و بە چەک شەڕ بکە. بەڵام ئەوەی کە پارتی لە ڕێگای ئیستخباراتیەوە زانیاری دەگوازێتەوە لە بواری کەلوپەلەوە یارمەتی دەری سوپای تورکیە ئاسانکاری دەکا و هەموو خزمەت گوزاریە پێشکەش دەکا بۆی کە ئەم شەڕە بەسەرکەوتوی بەڕێوە دەست پێ بکرێت، دەست پێ بکات و بەڕێوە بچێت. ئەمە بخۆی جۆرێک لە بەشداربوونی ئاشکرایە. لەوانەشە کەسانی ئێستاکانە من پێم نامۆ نابێ ئەگەر سپینەکانە زانیاریمان بوو بێ و نیشان بدا کە کۆمەڵێک لە ئەندامانی پاراستن و پێشمەرگەی ڕۆژ جلوبەرگی دەوڵەتی تورکیان لەبەر کردو بە جلوبەرگی عسکەری تورکەوە ئێستاکانە لە شاخەکان بە شەڕی گەریلاکانیش دەکەن. لە ئێستاکەدا ئێمە هیچ بەڵگەیەکمان دەستدانێ بۆیە ناتوانین بڵین دەیکەن، بەڵام ئیمکانی هەیە لە داهاتوودا مەجبوری ئەم هەنگاوەش بن و ئەبوو جۆرەش بەشداری شەڕ بن.
هەروەکو چۆن پێشتر کردویانە. بەڵام کاک شەماڵ لە کاتێکدا باس لە گفتوگۆکانی نێوان ئەنەکەسە و حیزبەکانی خۆبڕێوەبەری ڕۆژاوا دەکرێت، یەکێک لەو خاڵانەی کە لە نێو گفتوگۆکاندا باس دەکرێت پرسی پێشمەرگەکانی ڕۆژە، یعنی ئەوان داوا دەکەن ئەو گفتوگۆیانە سەرکەوێت و بگەڕێنەوە ڕۆژئاوا. هەر بەجددی ڕۆڵی پێشمەرگەی ڕۆژ چییە؟ بۆچی دامەزراوە لە کاتێکدا دەیانەوێت لایەنەکان ڕێککەون و بکەنەوە بچنەوە دیوی ڕۆژاوای کوردستان و بەشداری بکەن لە خۆبەڕێوەبەریەکەدا. لەلایەکی دیکەشەوە پارتی لە باشووری کوردستان لە بەرامبەر هێزەکانی شەنگال جارجار بەکاریان دێنێ، لە بەرامبەر گەلیلاکانی پەکەکە بەکاریان دێنێ. هەر بەجددی پێگەی ئەو هێزە چییە؟ یان ڕۆڵی ئەو هێزە چییە بەڕێیەوە؟ لێردام دەمێت لەسەر دوو مژار قسە بکەم. یەکیان پارتی، یەکیانیش ڕخنەیەکی من لەو خیتابە سیاسی کە پەکەکە لە ئەم قۆناغەدا هەیبووە و چۆن ڕێگە خۆشکرد بوو بۆ ئەوەی کە پارتی بتوانێت لەسەر ئەم سیاستانەی خۆی پێداگیری بکە. سەرەتا هەموو کەس پێم وابێ ئەم دیمەنانەی لەبیرە کە کاتێک پێشمەرگەی ڕۆژ دامەزرا لە باشووری کوردستان لەلایەن ئەو کات وەزیری دەرەوە داود ئۆغڵو بووە، گەلەیاتان بێ. داود ئۆغڵو هات سەردانی بنکەکانی پێشمەرگەی ڕۆژی کرد و تەوقەی دەگەڵ ئەو پێشمەرگانە لێداوە و پێشمەرگانە بە جلوبەرگی پێشمەرگەی ڕۆژ و بە ئەو ئاڵایی باشووری کوردستان کە بەسەر شانیانەوەیە لە پێش داود ئۆغڵو ڕاوەستان و داود ئۆغڵو لە ئەو سەردانەیدا هەم بەرپرسیارانی سیاسی هەم بەرپرسیارانی عسکەری هەم ئیستخباراتی دەوڵەتی تورکیەشی دەگەڵ بوو و نیشاندرا لەوێ کە پەروەردەکان لەلایەن سوپای تورکیەوە دەدرێت، پەروەردەکان تەنها پەروەردەی عسکەری نین بەڵکو پەروەردەی ئیستخباراتین، پەروەردەی ئیستخباراتیش لە خۆ دەگرن. لە هەمان کاتیشدا ئەم هێزە هێزێکە کە لە چوارچێوەی دەوڵەتی تورکیەشدا فینانسە دەکرێت، ینی پارەی ئەم هێزەش لەلایەن تورکیاوە دابین دەکردرێت و هەتا ڕۆژی ئەمڕۆکانە مانەوەی ئەم هێزە سەرڕای ئەو قەیرانە ئابووریە کە لە هەرێمی باشووری کوردستاندا هەیە ئەوەیە کە بودجەی ئەم هێزە لەلایەن تورکیاوە دێ و بە کەلوپەلی تورکیاشەوە ئەوانە بەڕێوە دەچن و ئەمانە وەکو کارتێکی زەخت و گوشار دانراون لە گۆشەیەکی کە بەردەوام هەوڵ بدەن بۆ ئەوەی کە ئەم زەخت و گوشار و هێرشانەی کە دەوڵەتی تورکیە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان لە ئارادایە ئەم هێرشانە ڕابژیرتری ئەمانە وەکو کارتێک ڕابگرن، واتە لە چاپێکەوتنەکاندا کاربەدەستانی دەوڵەتی تورکیا و لایەنی پارتی دموکراتی کوردستانی عێراقی بەردەوام لە چاپێکەوتن دەگەڵ ئەمریکایەکاندا، دەگەڵ لە چاپێکەوتن دەگەڵ ئەندامانی کوالیسیۆنی یا بڵێن هاوپەیمانان لە شەڕ لە دژی داعشدا یەک بابەت دەوروژێن، ئەویش ئەوەیە کە ئێمەش دەمان هەیە دەوڵەتی تورکیە هێرش بۆ ڕۆژاوانەکە بۆی کە هێرش نەکردرێ بە لایەنەکانی ئەنەکەسە و پێشمەرگەی ڕۆژ بچنەوە ڕۆژاوای کوردستان و دەسەڵاتی سیاسی و ئەسکەری و ئابووری 50-50 لە جۆری باشووری کوردستاندا دابەش بکردرێت. خیتابەتی هەڵەی پارتی کرێکارانی کوردستان، خیتابەتی هەڵەی پەکەکە کە ئەمن چەند جار هاوڕیانیشم و هاوکارانیشم لە پەنجەرە مێدیا کاک هۆگر برایم و هیوا خۆشناوی چەند جار ئێمە لەسەرەوە بەرنامەمان ساز کردووە، قسەمان کردووە، ئەوە بۆ کە خیتابەتی بە کۆنگرێنەتەوەی ساز بکەین، لە چوارچێوی کۆنگرێتەوەیدا کێشەکانمان چارەسەر بکەین، بۆتە خیتابێکی ناسەرکەوتوو کە ناتوانێت ڕۆژانە لە ئەرزی واقعدا ڕایگشتی بجوڵێنێ، ناتوانێت بربەستێک لە بەرامبەر سیاسەتەکانی پارتی دموکراتی کوردستانی عێراقدا بنێ و لە هەمان کاتیشدا لە ژێرناوێکە ئەی دەباشە هەمومان کوردین، هەمومان بابراین، بە هەمووشمان بین دەگەڵ یەکتر کار بکەین و تێکەڵ بینەوە، ئەی بۆ ئێمە نەچینەوە ڕۆژاوا، بۆ پێشمەرگەی ڕۆژ نەچێتە ڕۆژاوا، بۆ ئەنەکەسە نەچێتە ڕۆژاوا، لە ژێرناوی کوردبوون و کوردایەتیدا دەیانهەوێ مەشروعیەت بە خیانەت و بەکرێگیراوی بدەن و ئەم خیتابەتە دەگەڵ ئەم سیاسەتە چاواشەکاری و خائینان و نابەرپرسیارانەی کە پارتی دموکرات هەیەی ئەمانە بوونەتە هۆکاری و کە یەکتر تەواو بکەن و بەڕاستی ببێتە مژارێک بۆ نیقاشی سیاسی و شڕۆڤەکارانی سیاسی. لە کاتێکدا ئەمە بابەتێکی سیاسی نیە، بابەتێکی عسکەریە، بابەتێکی ئیستخباراتیە
و دەبێ ڕایگشتی کوردستان لەسەر ئەوە بار بهێنرێت و تاوتێ دەگەڵ بکرێت کە مۆدێلی باشووری کوردستان مۆدێلێکی ناسەرکەوت و شکست خواردوویە. هەموو ئەو نەهامەتیانی کە ئەمڕۆکانە لە باشووری کوردستاندا هەمانە لەبەر ئەوەیە کە ئێمە هەرێمێکمان هەیە بەناوی هەرێمی باشووری کوردستان، لەبەر ئەوەیە کە ئێمە مۆدێلێکی دەسەڵاتداریمان هەیە کە مۆدێلەکە مۆدێلێکی ناسەرکەوت و فاشیلە، و ئەو مۆدێلە ناسەرکەوت و فاشیلە نابێ هەناردەی پاسەکانی دیکەی کوردستان بکرێت، چونکە ئەگە مۆدێلێکی سەرکەوتوو بە ئەمڕۆکانە پرسی ئاسایش و ئەمنیەت لە باشووری کوردستان چارەسەر دەبوو، پرسی ئابووری چارەسەر دەبوو، پرسی موچە چارەسەر دەبوو، پرسی خۆشگوزەرانی چارەسەر دەبوو، پرسی پەروەردە و سەرکەوت سازکردنی پەروەرد سیستێمێکی پەروەردەی سەرکەوت و چارەسەر دەبوو، کێشەی ئێزیدەکان نەدەهاتە ئاراوە، کێشەی مەخمور نەدەهاتە ئاراوە. هەموو کێشانە ئەمڕۆکانە بەشێک لە ڕێئالیتە، بەشێک لە واقعیەتی ئینسانی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەدەبوو. بووی کاک شەمەڵ من دواتر دێمەوە سەرەوە بابەتە بەتایبەت هەڵوێست و ڕۆڵی پەکەکە لە باشووری کوردستان، بەڵام دەمەوێت پرسیاریەوەت لێ بکەم سەرەتا ڕۆڵی عێراق لەم پێشهاتانەدا چییە؟ پێتان وایە کە عێراق پشتگیری لە تورکیا بکات لە ئۆپەراسیۆنانەی کە بڕیارە نەک تەنها بۆ سەر تیایگارە بێت، بڕیارە هێرش بکرێتە سەر شەنگالیش. لەم ئەمڕۆ یان دوێنێ بۆ ڕاگەیەندرا کە گوایە بەرپرسی هەڵبەتە تورکیاوە دەڵێت بەرپرسی لۆجیستی پەکەکە لە شەنگال دەستگیر کراوە و توانیویشیانە بیبنەوە تورکیاش. هەروەها باس لەوە دەکرێت کە لە دوێنێەوە هێزێکی زۆری حەشدی شەعبی بەرەو شەنگال و سنووری ڕۆژاوای کوردستان بەڕێکراوە. پێتان وایە ڕۆڵی عێراق چییە لەم هاوکێشەیەدا؟ ئەم باوەڕ ناکەم کە دەوڵەتی عێراق بەشێک بێ لەم سیاسەتە، بە پێچەوانە لەبەر چاوگرتنی سیاسەتی دەوڵەتی عێراق لە دوای ئاڵۆزەکانی سووریەوە لە 2011ەوە ئێمە تەماشا بکەین هەتا ڕۆژگاری ئەمڕۆکانە، یەک چەند هۆکار هەیە کە سیاسەتی عێراق سیاسەتێکی جیاواز بۆ لەوەی کە پارتی دموکراتی کوردستانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەستەبەری کردو. یەک عێراق بخۆی لە قەیرانێکی ئەمنی هەتا ئێستاکان لە قەیرانێکی ئەمنیدایە، هەتا ئێستاکانە نەیتوانیوە لە شەڵەجی داعشدا تەواو سەرکەوتوو بێت، هەتا ئێستاکە لە زۆر شوێن بەدەست فێرقەگەرایی و تایفەگەریەوە دەناڵێنێت. ئەمانە وا دەکات کە عێراق نایهەوێ بەشداری شەڕێکی نوێ بێت، چونکە نیە بەشداری لە شەڕ لەلایەن دەوڵەتی عێراقەوە ئێمە یەکش دەبێت لە بیرمان نەچێکە ڕاستە ئێمە دامەزراوەیەکمان هەیە بەناوی دەوڵەتی عێراق، بەڵام لەو دامەزراوەیەدا دەوڵەتی ئێران دەستی هەری باڵای هەیە. لێرەدا ئێران بە هیچ جۆرێک نایهەوێ دەوڵەتی عێراق ڕێگە خۆشکرد بێ بۆ شەڕلەجی پارتی کرێکارانی کوردستان، بۆ نەک لەبەرەوەی کە ئێران زۆر حەزی بە پەکەکەیە و دەهەوێت پەکەکە بەهێزی بهێڵێتەوە یا یارمەتی دەری پەکەکە بێ، لەبەر یەکشت چونکەنێ ئێران لەو بڕوایەدایە چەندە دەوڵەتی تورکیا ڕێگای عسکەری ئیستخباراتی ئابووری لە ناو عێراقدا بۆ بکردرێتەوە بە ئەو پشگیریانەی کە لە ناو ناتۆدا هەیەی پێگەی ئێران لە عێراق لاواز دەبێت، بۆ ئەوەی ئێران پێگەی خۆی و پێگەی شیعەکان لە عێراق لاواز نەبێ نایهێڵێت دەسەڵاتی ئیخوانی دەوڵەتی تورکیا لە عێراقدا ببێتە دەسەڵاتێکی باڵادەست. هەر بۆیە دەوڵەتی عێراق چل لە هەڵوێستەکانی لە بەرامبەر ڕۆژاوای کوردستان و چل لە هەڵوێستەکانی لە پەیوەندی دەگەڵ دەوڵەتی تورکیەدا و لە پەیوەندی لە پارتی دموکراتی پارتی کرێکارانی کوردستاندا هەڵوێستێکی زۆر ئەرێنیتر بوو هەتا ئێستاکانە، هەتا ئەو هەڵوێستێک کە پارتی دموکراتی کوردستانی عێراق و هێزێکی کوردی هەیبووە. هەر بۆیە دەوڵەتی عێراق لە هەمان کاتدا هەری دوای لە کاتی سەردانی سوپاسالاری دەوڵەتی تورکیا بۆ بەغدا کە چای بە کازمی کەوت، لێدا جارێکی دیکە ئێمە بینیمانەوە کە ناوکەیم دەبیچەوە سەرۆک ئەرکانی دەوڵەتی تورکیا لە چاپێککردنەکەی بەڵێ خولوسی ئاکار ئەگەر لە ناسەرکەوتووی دیدارەکەی بەغدا بوو کە پەنای بە سەردانی هەولێرێ برد و بینیشمان لەوێدا
دەوڵەتی تورکیا چۆن هەڵوێستی نیشاندا بەرامبەر بە ئەنجامی چاپێکەوتن و سەردانەکەی خولوسی ئاکار لە ئەنکەرا لە بەغداد. یەک ڕۆژ دواتر تەقینەوە کرا لە بەغداد و دواتر دەستگای هەواڵگیری عێراق ئاشکرای کرد کە ئەو تێڕۆیستانەی داعشی کە هاتوون لە ڕێگای تورکیەوە هاتوون و ئەو چالاکی ئینتحاریان پێکێناوە. ئەمە بۆ خۆی هەڵوێستی دەوڵەتی عێراقمان بۆ دەسەلمێنێ کە یەک لە چاپێکەوتنی هەری دوایی لە چوارچێوەی عسکەری دانیان توانین لەگەڵ دەوڵەتی تورکیا بگەنە ڕێکەوتنێک لەبەرەوەی کە پرسی ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتی تورکیا لە بواری عسکەریەوە پرسێکی استراتیژیکە، پرسێکی هەرێمیە، تەنها عێراق بخۆیەوە علاقەدار ناکە بەڵکو تەنانەت هێزەکانی تریش بخۆیەوە علاقەدار دەکات، هەم ئەمریکا هەم کوالیسیۆنی ناودەوڵەتی لە دژی داعش و هەمیش دەوڵەتی ئێران. هەر بوویە دەتوانم زۆر بە ئاشکرا ئەوەی بڵم کە بەپێی خوێندنەوە بە دوواداچوونی من بۆ ئەو وەزعیەتە هەتا ئێستاکەنە دەوڵەتی عێراق پشتگیری نەکردووە لە شەڕ و هێرشەکانی بۆ دەوڵەتی تورکیا بۆ سەپارتی کرێکارانی کوردستان و ئەگەر لێشیان بپرسی ئەی باشە ئێوە بۆ ڕێگە دەدەن، وەڵامەکانی وان زۆر ڕوونە. وەڵامەکانیشان ئەوەیە عێراق دەوڵەتێکی فێدراڵە، جوغرافیای هەرێمی باشووری کوردستان هەتا ئێستاکانە تەنها هێزی پێشمەرگەی تێدایە، هێزی پێشمەرگەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەبرێت و بەرپرسیارەتی ئەم جوغرافیایە لە ژێردەستی ئەواندایە، هەر بۆی ئەوان ناتوانن هیچی لە مەجاتر بکەن. بەڵام هەتا ئێستاکانە لە ئاستی سیاسی جۆر بە جۆردا دەوڵەتی عێراق هێرشەکانی دەوڵەتی تورکیا و پێگە عسکەریەکانی دەوڵەتی تورکیای لە عێراقدا محکوم کردووە و داوای پاشەکشەی هێزەکانی تورکیاشان کردووە لە جوغرافیای عێراقدا. بەڵێ بەڵام کاک شەماڵەوەش ئاگادارن کە عێراق ئەگەر ڕاستەوە خۆش بەشداری نەکات یان پشتگیری نەکات ڕەنگە خۆی بێدەنگ بکات، بەڵام پێتان وایە ویستێکی وا هەیە لەلایەن حکوومەتی عێراقەوە کە جارێکی دیکە ئەو ناوچانەی لە کاتی شەڕی داعش لە دەستی داون بتوانێت کۆنتڕۆڵیان بکاتەوە و سەروەری خۆی بەسەریاندا بسەپێنێتەوە. بۆ نمونە ناوچەکانی دەرەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان، شەنگال، یان پێدوانیە ئەویش لە بەرژەوەندی خۆیدا ببینێت ئەگەر بێت و ئەو هێزانەی کە لە شەنگالن با بڵێن یە بەشە و کە هێزێکی تۆکمەیە لە ناو شەنگالدا ئێستا ئەگەر شەڕێکی وا بێتە ئاراوە ڕەنگە زەمینە خۆش بکات کە جارێکی دیکە حکوومەتی عێراق گەڕێتەوە ئەم ناوچانەوە بە تەواوی دەستی بەسەردا بگرێت. پێتوانیە ئەوانیش پێیان خۆش بێت؟ ئەمن ماوەی لۆ پێش بابەتێکشن نووسی بوو هیندێک دەنگیشی لێکەوتەوە کە کوتم ئیساسکردنی دێوەزمێک لە دەوڵەتی عێراق ڕێک ئەو خیتابەیە کە ئێستاکانە پارتی دموکراتی کوردستانی عێراقی بەڕێوەی دەبا. واتە عێراق دەوڵەتی عەرەبیە، عەرەب دوژمنی کووردە، ئەو عەرەبانە چاویان بە ئێمە هەڵنایە، هەر بۆیە پارەی هەرێم نادەن، بۆیە دایانهەوێ هەرێم لەناو برن، هەر بۆیەش هەر ئەن ئەم دەوڵەتە بەهێزبێ دەتوانێت هێرش بکە بۆ سەر جوغرافیای باشووری کوردستان و دەتوانێت ئەم دەوڵەتە هێرش بکە بۆ سەر هەوڵاتیانی کوردستان و هەوڵاتیانی کوردستان قەت و عامکە. بەڵام با تۆزێک بە ویژدانەوە تەماشا بکەین. هەتا ئێستاکانە ئایا هەوڵاتیانی باشووری کوردستان لە ساڵی 2003 بەولاوە لە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقینەوە زیاتر زیانیان لەلایەن پێشمەرگەکانی سەر بە پارتی دموکراتی کوردستانی عێراق و یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیشتووە یا زیاتر زیانیان لەلایەن سوپای عێراقەوە پێگەیشتووە؟ ئەمن پەیوەندیم دەگەڵ خەڵک لە چوارپارچەی کوردستان ئەگزار زۆر بەفراوانە. پەیوەندی ڕاستەخۆم ڕۆژانە دەگەڵ خەڵکی جۆرا و جۆر لە ئاست ڕۆشنبیر، سیاسەتمەدار، بازاڕی، ئاسایی لە شاری کەرکووکی شەیە. لە خەڵکی کەرکووک بپرسە ئایا خەڵکی کەرکووک ئێستاکانە زیاتر هەست بە ئەمنیەت دەکەن کە هێزی عێراقی گەڕاوەتەوە کەرکووک یا کاتێک کە یەکێتی و پارتی لە کەرکووک بوون کەرکووکیان دابەش کردبوو بەسەر هەرێمی یەکێتی و هەرێمی پارتی و لەوێ دەسەڵاتی خۆیان بەسەر خەڵکدا پێڕاو دەکرد. ینی یەکشی دیکەشمان لەبیر نەچێت دەوڵەتی عێراق ئەمڕۆکانە دەوڵەتێکی سرفەن عەرەبی نییە، دەبێ ئەمە ئەو شتەمان لەبیر نەچێت. دەوڵەتی عێراق دەوڵەتێکی فێدراڵە، وەزارەتە هەر گرنگەکان ئەمڕۆکانە یا لە دەستی کوردایە
یا ئەوەی کە کورد تێیدا ڕۆڵێکی گرنگی هەیە. سەرۆک کۆماری عێراق کوردە، وەزیری ئابووری کوردە، وەزیری دارایی. لە ناو سوپای عێراقدا زۆرترین کەسانی پایەبەرزی ناو سوپای عێراق ژێنەڕاڵەکان کەسانی سەر بە عەشرەتی زێباری و خزم و کەسەکانی ماڵە مەسعود بارزانی حەرێزم بووی. کەواتە حکوومەتی عێراق سازکردنی ئەو دێوەزمێن لە حکوومەتی عێراق پێم وایە شتێکی دروست نەبێ و ئەگەر بە چاوێکی واقعیانەشەوە تەماشای وەزعیەتی شنگال بکەین، هەرێمی باشووری کوردستان ئەوەندەی کە پارتی هەوڵ دەدا سوپای عێراق بێتەوە ناو شنگال و لایەنی یەبەشە لە شنگال چەک بکات و لە شار وە دەریان بنیە، ئەوەندە دەوڵەتی عێراق هەتا ئێستاکەنە هەوڵی ئەوەی نەداوە. تەنانەت ڕێککەوتنی شنگال کە لە نێوان پارتی دموکراتی کوردستانی عێراق و دەوڵەتی عێراق هاتە ئاراوە بە ناو بژیوانی ئەمریکا و دەوڵەتی تورکیا، خاڵەکانی لەبەر چاوانن. هەموو خاڵەکانی باز ئەوە دەکات کە دەبێ سوپای عێراق بگەڕێتەوە شنگال، لە شنگال نابێ هیچ ئاڵایەک جگە لە ئاڵای حکوومەتی مەرکەزی شکاوە بێ و دەبێ هەموو هێزە سیاسی چەکدارەکان لە شنگال و دەربنرێت، تەنها سوپای عێراق لە ناو شاری شنگالدا بێت. کەواتە ئەوەی کە ئێستاکانە هەوڵی پەلکەشکردنی سوپای عێراق بۆ شنگال دەدات، دەوڵەتی عێراق نییە بەڵکو لایەنی کوردی کە لە هەوڵی ڕێکەوتن ئەو ڕێکەوتنە دەدا و ڕۆژانە لەو ڕۆژەوە تا ئێستاکانەش ئەم پەیمانە نەیتوانی سەرکەوتوی بێت، چونکە بە هیچ جۆرێکی ڕێز لە ئیرادەی خەڵکی شنگال نەگیرا و بە هیچ جۆرێکی ڕێز لە ئەو دام و دەستگا و دامەزراوانە نەگیرا کە خەڵکی شنگال ئێستاکانە بۆ خۆی دایمەزراندۆ. لەو چوارچەوەیدا هەموو ڕۆژێ پارتی دموکراتی کوردستانی عێراق ڕەخنە دەگرێت لە دەوڵەتی عێراق کە دەوڵەتی عێراق پاشەکشەی کردو پێوانەکانی ڕێککەوتنی شنگال پێک ناهێنێ و نەیتوانی و هێزەکانی خۆی لێ سەرقامگیر بکات و ئاڵای عێراق لەسەر هەموو دام و دەستگا حکوومیەکان هەڵوایستێت. تەنانەت چەندین ڕاگەیاندنی سێبەری پارتی دموکراتی کوردستانی عێراق دەستیان پێکرد بە زمانی ئینگلیسی ئەو هەواڵانەیان بڵاو دەکردەوە کە پەکەکە شنگالی بەجێنێشتۆ لە کۆمەڵێک لە تونێلەکانی چیای شنگال و ناو شاری شنگالدا گەریلای پەکەکە خۆیان شاردوتەوە و دەوڵەتی عێراق دەبێ هەوڵی پاکتاوکردنی ئەو هێزانی پەکەکە بە ناو شاری شنگالدا. هەڵێزم بووی جارێکی دیکەژم باسم کردەوە مەسەلەکە دەبێ وەکو مەسەلەی کورد و عەرەب تەماشای نەکەین، چون ئەو دەم بە هەڵەدا دەچین دەکەوینەوە هەمان ئەو عەقڵیەتەی کە پارتی دەهەوێ ئێمە بیری لێ بکەینەوە و ڕۆژانە بۆ خۆمان دوژمنێک لە عەرەب بۆ خۆمان ساز بکەین. دەبێت لەو چوارچەوە تەماشا بکەین کە هاوسەنگی استراتیژی چییە، هاوسەنگی استراتیژیەکان چەندە ڕێگە بەمە دەدەن. وەکو باسم کرد ئێستاکانە لە شنگال دەوڵەتی عێراق و هەشتی شعبی هێز یەکەمن، هەشتی شعبی لایەن ئێرانەوە دەجوڵەندرێت. ئێران بە هیچ جۆرێک نایهەوێ قوڵای کە شنگال بێتە قوڵایی استراتیژیکی دەوڵەتی تورکیا و هێز و سوپای دەوڵەتی تورکیا بێ لە ناو شنگالدا ببێتە هێزی یەکەم، چونکە دەم هاوسەنگی هێز لە هەرێمەکەدا تێک دەچێت. کێشەکە لە کێشەی کورد و عەرەب یا هەرێمی کوردستان و دەوڵەتی بەغایا لە کێشەی پەکەکە و پارتی دموکراتی کوردستان دەچێتە دەرێ. کێشەکە دەبێتە کێشەیەکی هەرێمی و ئەو داخل دەبێتە کێشەی زل هێزەکانیش. هەر بۆیە ئەمریکا بەشێک بوو لەو ڕێکەوتنە. بەڵێ پرسیارەکەی من مەبەستم بەڕاستی عەرەب نەبوو، گوتم کە حکوومەتی عێراق یعنی ڕەنگە زۆر مەبەستی بێت هاوسەنگی هێز بەدا بشکێتەوە. ئەو شتم باس کرد مەبەستم لە پرسیاری بەڕێستان یا قسەکانی بەڕێستان نەبوو، ئاماژەم بەو نووسینەی خۆمدا کە لێدا باسم لە خیتابەتی ڕسمی پارتی دموکراتی کوردستانی عێراق گرت بوو و باسم لە ئەو دێوەزمەیە کردبوو کە دانهەوێ لە دەوڵەتی عێراق و بە عەرەبکردنی ئەم بە عەرەب نیشاندانی ئەم دەسەڵاتە نیشاندن. دەنا ئەمە بڵین ئاماژە بە قسەکانی بەڕێستان نەبوو. بەڵێ کاک شەماڵ بەڕاستی ئەو پرسیارم بۆ دروست بوو. پێگەی شنگال لە ڕووی ناوچەیەوە بۆ ئەوەندە گرنگە کە هەموو لایەنەکان شەڕی لەسەر دەکەن. باست لەوە کرد کە ئێرانیش زۆر بەلایەوە گرنگە کە هەژمونی تورکیا بەسەر و ناوچەیەدا زاڵ نەبێت. هەروەها
لایەنە کوردیەکانیش زۆر گرنگی پێدەدەن. لە دوای هێرشی داعشیشەوە پەکەکە پێگەیەکی بەرفرەوانی لەو ناوچەیە دروست کردووە. پێگەی استراتیژی شنگال چۆنەکە هەموو لایەنەکان شەڕیانە لەسەری؟ بەڵێ لە ڕاستیدا تەوتەکردنی وەزعی شنگال بخۆی چەندین بەرنامە هەر بەڕاستی تەنها پەیوەندی بەوە هەیە کە پێگەی پەکەکە لەوێ هەیە یان بابەتەکە لەوە بەرفرەوانترە؟ نا بابەتەکە لەوە بەرفراوانترە. بە کورتیە گەلی وەڵامی و پرسیارە بدەمەوە دەڵێم ئەوەی کە شنگال جغرافیایەکی استراتیژیکە لەبەرەوەی کە هەڵکەوتێکی استراتیژیکە نزیکی هەم دەکەوێتە نزیکی مووسڵ، هەم دەکەوێتە نزیکی سنووری سووریا، ناوەندێکە کە دەکەوێتە سەر دوو دانە گومرگی زۆر استراتیژیک یا خاڵی سنووری زۆر استراتیژیک لە نێوان عێراق و سووریەدا. لە هەمان کاتیشدا هەر کەسێک لە جغرافیای شنگالدا بتوانێت سەرقامگیر بێ بەهێز بێ، هەم لەوێ دەسەڵاتی عسکەری سیاسی خۆی لەسەر خاڵە سنوورەکان دادەمەزێنێ، هەمیش ئەم دەسەڵاتی کە لێ دادەمەزێ دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر هەم جغرافیای مووسڵ، هەم جغرافیای ڕۆژاوای کوردستان و هەمیش دەتوانێت کاریگەری هەبێ لە ئەو هاوسەنگە هێزەی کە لە ناوخودی عێراقدا وجودی هەیە و ئەو هێز و لایەنانەی کە لە کێشەی عێراق و سووریەش تێوەگلاون. هەر بۆی ئەو جغرافیای بۆ ئێرانیش گرینگە، لەبەرەوەی کە ئەگەر تەماشای هیلالی شیعی بکەین جغرافیای شنگال دیسان ئەم جغرافیای وەبەر ئەو جغرافیای دەکەوێت کە وەکو هیلالی شیعی ناوزەت دەکرێت و خاڵێکی گرینگی هاتوو چوون و گواستنەوە و بەهێزبوون و بە ئیستقرار بوونە لەسەر بەشێکی ئەگزار زۆر بەفراوان لە جغرافیای عێراق و جغرافیای سووریا. بەڵێ کاک شەماڵە و چەند دقەیە کە ماومانە دەمەوێت باسی پێگەی پەکەکە بکەین لە هەرێمی کوردستان. خۆتان نەزانن لە ساڵانی هەشتاکانەوە بەڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی گەریلا لە ناوچە سنووریەکان جێگیر بوون و جگەل لەوەی بەشێکی زۆری ناوچە سنووریەکانی نێوان باشوور و ڕۆژهەڵات هەروەها باشوور و باکوور لەژێر کۆنتڕۆڵی گەریلاکاندایە. پێگەی پەکەکە لە هەرێمی کوردستاندا چییە؟ ئایا تەنها پێگەیەکی سەربازیە یاخود لە هەمان کاتدا خاوەن پرۆژە و بەدیلێکیشە بۆ هەرێمی کوردستان، بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ یەکێتی پارتی؟ ئەگەر باش تێگەیشتێن پەکەکە لە ساڵانی 96-97 بۆ ولاوە واز لەوە دێنێ کە بیر لەوە بکاتەوە کە بێتە هێزێکی سیاسی مەدەنی لە چوارچێوەی باشووری کوردستاندا. و ڕاستە پەکەکە جغرافیایەکی ئەگزا زۆر پان و بەرینی لە ڕووی عسکەریەوە لە ژێر دەستدایە، بەڵام لە بەرچاوگرتنی پراکتیکی سیاسی عسکەری پەکەکە لە باشووری کوردستاندا لە 30 ساڵی ڕابردوو و لە هەمان کاتدا ئەنجامەکان و لێکەوتنەکانی ئەم پێگەیە عسکەریە کە پەکەکە لە جغرافیای باشووری کوردستاندا هەیەی بۆمان دەردەکەوێت کە پەکەکە لە دوای شەڕە ناوخۆیەکانی ساڵانی کۆتاییەکانی ساڵانی 90 گەیشتەوە قەناعەتە کە نابێ ئێنێرژی خۆی لە باشووری کوردستاندا بە فیڕۆ بدات. شەڕ لە باشووری کوردستان تێوەگلان لە سیاسەت و لە شەڕ لە باشوور دەبێتە هۆی ئەوەی کە تەرکیز لەسەر جغرافیای تورکیا و تێکۆشان لە ناو تورکیادا لاواز بێت. ئەمەش سیاسەتێک بوو کە دەوڵەتی تورکیا دەیهەویست پەکەکەی ڕاکێش بکە. هەر لەبەر ئەمە پەکەکە لەو قۆناغە بۆ ولاوە باشووری کوردستان وەکو پشتە جەبهەیەک بۆ خەباتی خۆی لە باکووری کوردستان و تورکیا تەماشا دەکات. هەر بۆیە بە درێژایی 20 ساڵی ڕابردوو ئێمە تەماشا دەکەین پەکەکە بە چاوێکی تەکنیکی و تاکتیکی تەماشای لە ڕۆڵ و پێگەی خۆی لە باشووری کوردستاندا کردووە. سڕای ئەوەی کە لەم قۆناغەدا چەندین زوتنەوەی سیاسی دامەزراوە، پارتی سیاسی دامەزراوە، بەڵام ئەو پارتە سیاسیانە شەم و زیاتر
لە ڕوانگەیەکی تاکتیکیەوە هەڵسوکەوتی دەگەڵ کردراوات و زۆر جار کراوەتە قوربانی پەیوەندیەکانی پەکەکە و یەکێت نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانی عێراق. ئەمەش لە ئەنجام داوای کردو کە پەکەکە لە دوای 30 ساڵان حزوری عسکەری فکری چزانم لە زۆر بوارانەوە حزوری خۆی ناباشووری کوردستاندا تەنانەت سیاسیەکەشی نەتوانێت خاوەن ئەو هێزە بێت کە بتوانێت لە ناوخودی باشووری کوردستاندا سنوور بۆ دەسەڵاتی ڕەهای دەوڵەتی تورک دابنێ، نەتوانێت سنوور بۆ دەسەڵات و سەرڕۆیەکانی پارتی دموکراتی کوردستانی عێراق دابنێ و لەو قۆناغانەشدا کە دەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانیش تووشی کەشە دەبێت ناتوانێت بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیش سنوورێک دابنێ و ئەو سنووردارمانەوەیە بە جغرافیایەکی عسکەری وهای کردو کە دژبەرانی پەکەکە وولایەنەکانی هاوپەیمان لەگەڵ دەوڵەتی تورکیا بتوانن زۆر بە هاسانی ڕۆژانە لە باشووری کوردستاندا ڕۆژەف لە جی پەکەکە ساز بکەن و پەکەکە هەم لە بواری سیاسی هەم لە بواری ڕێخستی و هەم لە بواری عسکەری تەنگاو بکەن و پەکەکە مەشغوڵ بکەن. بەڵێ خۆتان ڕەنگە بینی بێتان زۆر جار لێرە و لەوێ بەرپرسانی پەکەکە ئاماژەیان بۆ ئەوە کردووە کە ئەوان ڕەخنەی زۆریان هەیە لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و باسییان لە نادیموکراتی بوونی ئەم ئیدارەیە کردووە کە لەوێ هەیە. لە هەمان کاتدا ئەوان زۆر باسی یەکێتی نەتەوەیی دەکەن، بێگومان یەکێتی نەتەوەیشیان کۆنگرەی نەتەوەی با بڵێ ئەوەش لە نێوان لایەن و حیزبە سیاسیەکاندا دەکرێت وەگەوەی باس دەکرێت. بەڵام لەم ڕۆژانە جەمیل بایەک لێدوانێکیدا باسی لەوە کردبوو کە ئەگەر بێت و پارتی هاوکاری تورکیا نەکات لە ڕووی هەواڵگیریەوە ئەوە ئێمە وەکو بزوتنەوەکەمان هیچ کێشەیەکمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا نییە و ئێمە دەشی پارێزین، هیچ گرفتێکمان لەگەڵی نییە. ئێوە ئەو لێدوانە چۆن دەخوێننەوە؟ پرسەکە لێرەدایە ئایا پەکەکە هەتا کوونێ ئەم ڕۆژێ ئەم لێدوانەی داوە ئایا دەسەڵاتی سیاسی و ئیداری حکوومەتی باشووری کوردستانی قبول نەکردو؟ ئەگە قبولی نەکردو چی کردووە؟ وانە و پرسیاری دووەم ئەوەیە ئەگەر ئێستاکانە ئێوە دەڵێن ئێمە قبولی دەکەین ئەگە پارتی هاوکاری دەوڵەتی تورکیا نەکا ئەگە پارتی بەردەوام بوو هاوکاری کرد ئێوە دەتوانن چ بکەن؟ وانە ئەو لێدوانەی بەڕێز جەمیل بایک ئەم لەو بڕوایدا پەیامێکی زیاتر سیاسی بوو، واتە ئەوەی کە ئەوان لە ڕووی ئیستخباراتیەوە دەیانزانی کە جم و جۆڵی هاوبەشی پەدەکە دەوڵەتی تورکیا هەیە، ئامادەکاری هێرش دەکرێت بۆ سەر بنکە و بارگەکانی پارتی کرێکارانی کوردستان و بەڕێز بایک بەم لێدوانە تەلەڤیزیۆنێک کە دای دەهویست ئەمە بڵێ کە بۆ ئەو وڵاتانی کە لە باشووری کوردستاندا هەبوونیان هەیە و نوێنەرایەتیان هەیە کە یەک ئێمە لە دژی ئەو دەسەڵاتە نین، ئاگدار بن کە ئێمە نین کە دەبینە لایەنی هێرشکار و ئەگەر پارتی ئامادە بێ هەنگاو هەڵبهێنێتەوە و هێرشمان بۆ نەکا ئێمەش ئامادەین کە لەسەر هیندێک مژار دەگەڵ پارتی ڕێک بکەوین و ڕێکەوتنێکی عسکەری سیاسی بینینە ئاراوە بۆ واتایە کە لەو جۆڕافیانەی کە پارتی وەکو جۆڕافیایی بە کێشە تەماشای دەکا پەکەکە ئامادە بە هیندێک لە هێزەکانی خۆی لەو هەرێمانە بکێشێتەوە و هیندێک جێگۆڕکە بە هێز و هێزەکانی خۆی بکە ناو باشووری کوردستاندا. بەڵام وەکو بینیمان پارتی دموکراتی کوردستانی عێراق لەوەی بۆ دواوە لەو بڕوایەدایە کە پەکەکە ئەو هێزەی جاران نییە کە بتوانێت کێشە لە ناو جغرافیای باشووری کوردستاندا کێشە بۆ پارتی ساز بکە و بە ئەو متمانە بەخۆبوونەی کە پەکەکە ئەو هێزەی جاران نییە دنیا گۆڕدراوە پشگیری ناودەوڵەتی هەیە لە هەولێر قۆنسلۆس و باڵیۆزی زۆربەی وڵاتانی وەکو ئامریکا وڵاتانی ئەوروپای وجودی هەیە پشگیرێکی ناودەوڵەتی بۆ پێکهاتەی باشووری کوردستان هەیە. ئەمە وا دەکا کە پەکەکە ناهەوێت تووشی شەپۆلێکی دیکە لە کریمینالیزە بوون و تێڕۆریزە بوون بێتەوە. هەر بۆیە ئێمە دەستمان کراوەیە دەتوانین لە کام جغرافیا پێویست بێت کێشە بۆ پەکە ساز بکەین و
و جغرافیای دەسەڵاتدارێتی پەکەکە سنوردار بکەین و ئەو هێرشەی کە لە دوینەوە دەستی پێکردووە لە بەرامبەرگارە ئەو تحلیلێککردم ئەو تحلیلە دەسەلمێنێ کە پارتی یەک هیچ حسابێکی بۆ پەیامەکەی بەڕێز جەمیل بایەک نەکردووە ڕای بەم بەشداربوونی ئەم شەڕە و هاتنە ئاراوی ئەم ئۆپراسیۆنە ئەو پەیامە بە پەکەکەدا کە ئێمە لە تهدیدی ئێوە ناترسین و لە قۆناغەشدا ئێمە ئامادەی هیچ چشتە ڕێککەوتنێک دەگەڵ ئێوەش نین یعنی ئەمە زۆر بە ڕوونی لە مەودای کەمتر لە هەفتەیەکدا کە پەکەکە بەڕێز جەمیل بایەق ئەو لێدوانەیدا پارتی وەڵامی ئەم لێدوانەشی دایەوە. بەڵێ کاک شەماڵ دەمەوێت دووە هەمین پرسیارم ئەوە بێت کە پێشەوەی ئەم هێرشە بکرێتە سەرگارە کە زۆر باسی ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکە دەکرا ئەردۆغان ڕای دەگەیاند کە لە ناکاو شەوێک هێرش دەکەنە سەر شەنگال باس لەوە دەکرا کە ئەگەر بێت و دەست و برد کابینەکەی جۆ بایدن بێتە سەرکار ئەوە ڕێگری دەکات لەو هێرشە ئەوە ڕەنگە ڕێگە نەدات کە تورکیاوە بە ئاسانی ئۆپەراسیۆنێکی دیکە ئەنجامدات. پێتان وایە کە ئەوە ئۆپەراسیۆنە یانە هێرشەی کە دەستی پێکردو بۆ سەر چیایگارە تەنها بەوەندە لەوێوە دەوەستێت یاخود بەرفراوانتر دەبێت و زەمینەی ئەوە هەیە کە ئۆپەراسیۆنە تەشەنە بکات و شەنگالیش بگرێتەوە؟ سەرتا مێکشت بڵم ئەگە پێمان وا بێ بە دوو ڕۆژان دەوڵەتێکی تازە هاتە سەرکار ئەو دەوڵەتە ئیتر هەموو شتێکی خۆی دادەمەزرێنێ و دەتوانێت بکێتە ناو کاروبارەوە ئەمە تێگەیشتێکی زۆر زۆر هەڵەیە لە دەستا و دەستکردنی دەسەڵات لە وڵاتێکی وەکو ئەمریکا هەتا ئێستاکانە ئەمریکا لە زۆر بوارانەوە گفتوگۆی ڕاوێژکارەکان کۆتایی پێنهاتۆ و سیاسەتی نوێی دەوڵەتی بایدن لە زۆر بوارەوە سیاسەتێکی ڕوون و ئاشکانیە چونکە ئێستا لە قۆناغی داڕشتنی ئەو سیاسەتەدان لە قۆناغی بەداداچوونن بۆ ئەو سیاسەتانە و تازە دەستیان پێکردووە بە پەیوەندی سازکردن دەگەڵ نوێنەری زۆربەی وڵاتەکان و دیالۆگ دەگەڵ ڕاوێژکارەکان و هەوڵی گەڵاڵەکردنی سیاسەتی نوێ هەر بۆیە سێ مانگی زیاتر دەبێت ئێمە چاوڕانی ئەوە بکەین کە بزانین سیاسەتی ڕوونی ئەمریکا لە بەرامبەر کۆمەڵێک مژار و بابەتدا چێت نییە ئەوەندەی کە ئەوان دەتوانن بیکەن لە هەنگاوی یەکەمدا ئەوەیە کە کۆمەڵێک سیگنال بدەن واتە بڵێن ئەمە خاڵە سوورەکانمانە بەڵام ئەم خاڵە سوورانە ناوەڕۆکیان چواتایەکان هەیە بنەماکانی چینچنین ئەمانەی چی نادیار هیچی دیارنین و هەتا ئێستاکە هەموو شتێک ناڕوونە ئەمە مژاری یەکەم ئەمریکا مژاری دووهەم دەمێن بازەوە بکەم لە قۆناغی ئێستاکانەدا پرسی کورد شەڕی نێوان پەکەکە تورکیا شەڕی نێوان پەکەکە ئەمریکا بەڕاستی مژارێکی ئەوەندە گرنگ و استراتیژیک نییە بۆ ئەمریکا کە ئەم مژارە بخاتە ئەولەویەتی خۆی و لە پێشەم شتێکدا دەست بۆ ئەو بابەتە ببە ئێمە کورد پێمان وایە زۆر جار کە ئێمە چەقی جیهانین و هەموو جیهانیش دەبێت لە ڕوانگەی ئێمەوە تەماشای مەسائلەکان بکات و دەبێت لە ڕوانگەی ئێمەشەوە هەڵوێز بگرێت لە ڕووداوەکاندا ئەمشت لە جیهاندا شتێکی ئاوە وجودی نیە کێشەی کورد کێشەیەکی ئەگزار زۆر لە ئاستی گلۆبال لەگە تەماشاکەی کێشەیەکی بچووکە و لە ئەولەویەتی سیاست گوزاری زۆربەی وڵاتان هەر جێگا ناگرێت چگا بۆی کە بێتە کاری یەکەمین سەرۆک کۆماری گەورەترین زلهێزی جیهان لە هەمان کاتدا ئەمریکا وەکو وڵاتێکی زلهێز و هاوپەیمانی تورکیا لە ناو ناتۆدا ئەوی سنوودارە ناتوانێت لە هەموو بارێکەوە سنوور بۆ سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا دادنێت دەتوانێت لە زۆر بارانەوە بڵێ مەسەلەن هێرشکردن بۆ سەر سووریا کوردەکانی سووریا ئێمە قبول ناکەین بەڵام لەولا دەبێت شتێکی دیکە بدا بە دەوڵەتی تورکیا ئەمەش چێ ئەوەیە کە لە 4 ساڵی ڕابردوودا کردویەتی دەڵێ هێرشی سووریای مەکەن بەڵام ئێمە چاوپۆشی دەکەین لە ئەو شتانەی کە لە ناو خودی جغرافیای تورکیادا ڕوودەدا چاوپۆشی دەکەین لە ئەو شتانێک کە ئێوە لە باکووری عێراق پێکی دێن واتە لە باشووری کوردستاندا و زیاترین زۆربەی وڵاتانی دنیا
وڵاتانی ئەوروپا و ئامریکاش ئەگەر لە بەرچاو بگرین ئەوان پێیان خۆشە تورکیا ڕۆژانە بە کێشە ناوخۆیەکانی خۆیەوە مەشغوڵ بێ و کەمتر بپڕژێتە کێشەکانی وەکو وڵاتانی قەفقاس و دەریای ڕەش و لیبی و ئەوانە بۆ ئەو وڵاتانە زیاتر ئێستاکان ئەوە گرنگە کە دەوڵەتی تورکیا مەجبور بکەن لە زۆربەی و جوغرافیانە پاشەکشە بکە و بە کێشە ناوخۆیەکانی خۆیەوە مەشغوڵ بێ جا ئایا لە شاخێک لە تەپەیەک خەریکە شەڕیا شەڕنیە بۆ ئەوان زۆر مهم نییە وەکو ئێمەی کورد بە دواداچوون بۆ کێشانە ناکەن و ئەو ئازارانێکی ئێمە شەمانە ئازاری ئەوان نییە هەر بۆیە لەو چارچێوەدا ئێمە دەبێت تەماشای خوێندنەوەی هەڵوێستی وڵاتانی زلهێز و وڵاتانی ڕۆژئاوایی بکەین لە مژاری هەری دواییشدا پێیان بێ پرسیارێکتان لەسەر ڕۆژاوا کرد چاکم لەبیر نەبوو پرسیاری هەری دوایی چ بوو مەبەست ڕۆژاوای کوردستانە بەڵێ 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 ینی پێم وایە لە دووتوێ ئەو پرسیارەدا بوو ئەو مەسەلەی هێرشەکانی کە دەکرێتە سەر ڕۆژاوا و شنگال کە باس لەوە دەکرا هەماهەنگیەک هەبێت لە یەک کاتدا بۆ سەر ڕۆژاواش و بۆ سەر شنگالیش ئۆپەراسیۆنەکە ئەنجام درێت ئەم پێم وابێت دەوڵەت تورکیا هەوڵاندا کە زیاتر ئاراستەی نیگاکان بگۆڕن واتە بە لێدواندان لەسەر شنگال تەرکیزەکانیان هەم بردە سەر شنگال لە کاتێکدا لە ڕاستیدا ئامادەکاری بۆ شنگال نەبوو ئامادەکاری هێرش بۆ سەر گارێ هەبوو ئەبوو جۆرە تاکتیکێکان بەکارهێنا و تاکتیکەشیان هەتا ئاستێکی زۆر سەرکەوتوو بوو لە ئاستی ڕایگشتی و ڕاگەیاندنەکاندا خەڵکیان زۆر بە مەسەلەی شنگالەوە مەشغوڵ کرد بەڵام دوای بینیمان لە شوێنێکی دیکە ئۆپەراسیۆن دەستی پێ کرد و گرمەی شار لە شوێنێکی دیکەوە هات و ئەمەش تاکتیکێکە کە زۆربەی دەوڵەتەکان دەکەن دەوڵەتی تورکیا زۆر لەو بوارەدا سەرکەوتوویە هیوادارین کە پارتی کرێکارانی کوردستان هەستی بە مەترسەکانی سەر چیای گارێ هەبێ و ئامادەکاری پێویست کرابێت چ لە بواری کەلوپەلی گەریلایەوە تەقەمەنی و چەک و ئەوانەوە چ لە بواری ئازوقەوە چ لە بواری هێزەوە ئامادەکاری و سەنگەربەندی پێویست کرابێ بۆی کە بتوانن وەڵامی ئەم هێرشە بدەنەوە چونکە چیای گارێ بەڕاستی قەندیل نییە زاپ نییە چزانم زاگرۆز نییە جغرافیایە کە دابڕاوە لە زۆربەی هەرێمەکانی ژێردەسەڵاتی گەریلا و بەهێزکردن و بەهاناچوونی ئەو گەریلانێک ئێستاکەنان لە گارێدا هەن ئەگزار و زەحمەتە لەبەرەوەی کە زۆربەی ڕێگاکان لە ژێردەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان عێراقدایە کۆمەڵێک ڕێگای شاخاوی زۆر دوور و درێژەیە و ئەم ڕێگایانەش ئێستاکانە بەشێکی زۆری قەرەقۆڵ و معسکەری تورکی لە دامەزراوە و لە ژێر کۆنتڕۆڵی ئەواندایە هەر بۆیە دۆخێکی زۆر بە ئێش و بە ئازار ئێستاکانە لە ڕوبەڕووی ئەو گەریلانە دەبێتەوە کە لە چیای گارێدا لە بەرگریکردن و لە بەرخۆداندانا و دەبێ بەڕاستی ئەو یەکشتمان لەبی نەچێت کە شەڕ بەگشتی لە دنیادا دیاردەیەکی قێزەوەن و ناشیرنە جا فڕناکە ئایا ئەم کێشەی نێوان دوودانە لایەنی سیاسی ناوخۆیی بیا چەند دەوڵەت دابێت چونکە ئەوەی کە لە ئەنجامدا دەبێتە قوربانی ئینسانەکانن لەو کاتەدا ڕاگەیاندنەکان دەبێت بەڕاستی لە جیاتیەوەی کە سەرقاڵی هیندێک پرسی لاوەکی بن دەبێت هەوڵ بدەن بە گواستنەوەی زانیاری ڕاست و دروست لەسەر ئەم شەڕە کاریگەری ئەرێنیان هەبێت لەسەر ڕایگشتی کوردستان چونکەنە چەندە ڕایگشتی کوردستان لەو بوارەدا بەهێز و بەڕێکخراوبێ ئەوەندە ڕاحەتر دەتوانرێت پێش بەم شەڕە بژیرترێت و کۆتایی بەم شەڕە و ئازارەکانی ئەم شەڕە بهێنرێت. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک شەماڵ بۆ شرۆڤەکانت. هەر بژیت کاک شاسوار و سپاس بۆ ئێوە و بۆ هاوکارانیشت و بینەرانی ئێوەش. زۆر سپاس. بینەرانی هێژا گفتوگۆیەکمان کرد لەگەڵ بەڕێز شەماڵ بەشیری شرۆڤەکاری سیاسی دەربارەی ئۆپەراسیۆن و هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان بە دیاریکراویش چیایگارە. سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لە یوتیوب هەروەها بنە ئەندامی خاوە نابوونە لە ماڵپەڕی پاتریۆن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و سەرفراز بن.